بەڵە خۆشەویستان لە بڕگەی دووەمی پرۆگرامەکەی ئەمڕۆماندا باس لە بەهای دینار و دۆلارەکەین. لای هەمووان ئاشکرا و ڕوونە ماوەیە کە دۆلار و دینار لە بەرامبەر یەکتریا بەرز و نزمەکەن. ماوەیەکی زۆریش ساڵانی ڕابردوو دۆلار بەرامبەر بە دینار لە سعری 180 تا 122 جێگیریەکی بەخۆیەوە بینی بوو، خەڵکیش بەرچاوی ڕوون بوو، بازاڕ و بازرگانیش بەرچاویان ڕوون بوو. بەڵام ماوەیەکە چەند ساڵێکە دۆلار دەستکاری کرا سیارەکەی و تا ئێستا نرخێکی جێگیری بەرامبەر بە دینار بەرز بۆتە و نزم بۆ تۆ جێگیر نەبووە. لەسەر ئەم بابەتە میوانداری زۆر بەڕێز مامۆستا گۆڤار بەگزادە، مامۆستای زانکۆ و ئابووری ناسمان کردووە کە لە ستۆدیۆکانمان لەگەڵمانە. مامۆستا بەخێر وەک لە پێشەکەیەکە باسم کرد، ماوەیەکی زۆر لە عێراق و هەرێمی کوردستان دۆلار جێگیر بوو، خەڵک بەرچاوی ڕوون بوو تقریبان لە 180 تا 21-22 بوو. بەڵام دوای ئەوە حکوومەتی عێراق دەستکاری سعرەکەی کرد، لەو کاتەوە دۆلار جێگیری بەخۆیەوە نەبینیوە. با لەوە دەست پێ بکەین پرسیارەکە دۆلار بۆ وای لێهات لە سعرێکی جێگیرەوە بووی کە هەر ڕۆژەی سعرەکە ئێستا چیرۆکی دۆلار بەرز و نزمی لە چیوە سەری هەڵدا؟ ئێمە ئەبێ بگەڕێنەوە بۆ ئەوەی هۆکاری کێشەکە چییە؟ هۆکاری کێشەکە لە دوای ڕوخانی ڕژەمی بەعسەوە لە ساڵی 2003ەوە ئێمە زانین وڵاتی ئەمریکا وڵاتی عێراقی داگیر کرد و دەستی بەسەر زۆربەی جونگەکانە گرت و هاوکاریشی تا ڕادەیەک مادی و معنەویشی کرد. یەکێک لەو هاوکاریانە بە مادی و معنەوی کردی دارایی بانک بوو و چاوپۆشێکی زۆریشی لێ کرد. ئەتوانین بڵێن بە درێژایی 15 ساڵ چاوپۆشی لە حکوومەتی عێراق کرد. بەڵام حکوومەتی عێراقی لە ئاست داخوازەکانی حکوومەتی ئەمریکایە نەبوو. وڵاتی عێراق ببوو بە دەواازەیەک بۆ سپیکردنەوەی پارەی جیهانی. هەموو حواڵانی کاکران ڕۆژانە بەبێ پرس و بەبێ چاودێری و بەبێ کۆنتترۆل تێپەڕین. ئەمە هۆکارە سەرەکی کێشەکە بوو. ئەوە بوو حکوومەتی ئەمریکا لە دوای 2015ەوە دەستی کرد بە ئاگادارکردنەوەی حکوومەتی عێراقی کە کێشەیەک هەیە پارەیەکی زۆری دۆلار ئەڕواتە وڵاتانی دراوسێ، ئەو وڵاتانی کە بڵێن ئەمریکا بینی خۆش نییە لەگەڵیانە ناوێ مامەڵیان لەگەڵا کات. ئەوە بوو تا ڕادەیەک چاوپۆشی لێ کرد 3-4 ساڵێکی کەش کە ڕێکارەکان جێبەجێکە ئەوە بوو نەیکرد. ئیتر ئەمریکا لێرە هات نوقتەیەکی دانا. ئەوە بوو حکوومەتی عێراقی بەو شێوەیە ناچار کرد کە دۆلاری پێویستی نایەتێ بۆ ئەوەی ئەم پارەیە نەڕواتە دەروەی عێراق. بێگومان ئەوان توێژینەوەیان هەیە، خەبیریان هەیە لە وڵاتە، ئەزانن بازاڕی عێراقی چەندێک پێویستی بە دۆلار هەیە. بۆیە ئێستا تەنها ئەو بڕەپارەی ئێنێ بەپی پێویستی، چکە ئەم پارەیە ئەوان وای داانێن لەو بڕە زیاتر بگا بەدەست حکوومەتی عێراقی ئەچێتە دەروەی عێراق. ئەوان ناڵێن ئێمە دژی توێن، ناڵێن گەمارەوە خەینە سەرت، ناڵێن کێشت بۆ دروستەکەین. ئەوان ئەڵێن ئێمە هاوکارتین، تەنها با بانقی ناوەندیەکەت ئاگای لە بانقەکانی ناوخۆ بێت کە ئەو بڕەپارەی کە حەواڵە ئەکرێت بۆ بگات بە شتی مستحق. بۆ نمونە کەسێک بازرگانە کاڵاکرێ لە دەروەی عێراق، لە سینەوەی هێنێ، لە ڕووسیاوە هێنێ، لە ئەوروپاوەی هێنێ، پارە بڕوا بگاتە شوێنی مستحقی خۆی، نەک بچێت بۆ وڵاتانی دراوسێ. تەنانەت لە ئێستاشە کە ئەم نیشانە کراوە کە ئێستاش سەکۆیەکی ئەلکترۆنی دانراوە. ئەم سەکۆ ئەلکترۆنیە بۆەوە دانراوە ئێمە زانین هەر شتێک ببێ بە ئەلکترۆنی بۆ ئەوەیە کە ڕێژەی گەندەڵی کەم بێتەوە. ئەم سەکۆ ئەلکترۆنی ئیشی چییە؟ ئەو کەسانی کە پارە حواڵی دەرەوەکەن کە بازرگانن کە ئەنوێ شمەک بکڕن لە نازنامەکانێک کۆڵێتەوە، بزانێ ئەم کەسانە بەڕاستی بازرگانن، بەڕاستی ئەم پارێگاتە شوێنی خۆی. ئەمە نوعی ئیشکردنەکەیە. بەڵام سەرڕای ئەوەش کە ئێستاش حواڵی ئەلکترۆنیەکرێت، ئاواش کە وەسڵ لە دەرەوەی وڵاتەوەیەت وەسڵەکەش تەزویر دەکرێت. بەڵام هاتوون چیان کردووە؟ چوارچێوەیەکی یاساییان کرۆ بەبەرە. ئاواش بەپێی ئامارەکان، ئاماری نافەرمی ئەڵێن ئێستاش لە ڕێگەی حواڵەی ڕەشەوە 30 ملیۆن دۆلار حواڵی دەرەواکرێت. وەسڵی ڕسمی هەیە بە یاسایی کراوە، بەڵام کاڵاش داخڵی عێراق نابێت. ئەمە سەرچاوی کێشەکانە. ئەچێتە ئەو وڵات و کۆمپانیانی کە ئەمریکا لە بلاویسی خۆی دایناون. بەڵێ ئێمە ئازانین دۆلاری ئەمریکی دۆلاریشی بەقووەتە لە عالەمە. تۆی تاک وا بیرەکەیتەوە کە دۆلاری هەبێت سەرمایەکەت ناکەوێتە مەترسیەوە. جا نەخوازە ئەمە
لەسەر ئاسی وڵاتان وا بیرەکەنەوە بۆ نمونە هەر زۆر دوور نەڕۆین وڵاتی ئێران وڵاتی تورکیا کە دراوەکان تووشی داڕمان بووە بۆیە بیر لە چیەکەنەوە بۆ ئەوەی کۆنتترۆلی بارودۆخی خۆیان کەنەوە بۆ ئەوەی اقتصادیان لەوە زیاتر نەڕوخێت یەن دۆلار هاوردەی وڵاتەکانیانەکەن. وڵاتی عێراقیش ئەم چەند ساڵی ئاخیر بوو بە سەرچاوێکی باش بۆ ئەوان بۆ ئەوەی دۆلاریان دەستکەوێت تەنانەت ئەوانیش نا وڵاتی سووریەش بەشدار بوو لەم شتایە لەبەرەوە گەر تۆ سەیری دراوسەکانی عێراقی سووریایە ئێرانە تورکیایە لەبەرەوە باشترین بازار بۆ عێراق باشترین بازار بۆ وڵاتانی دراوسی وڵاتی عێراق بوو جگە لەوەی بۆ بە شوێنێک بۆ ساکردنەوەی مادەی هۆشبەر و بە قاچاغبردننی نەوت و ئەمانە کۆی گشتی کێشەکانن کە حکومەتی عێراقی ئێستا ئەیوەست تۆبێت بە حکومەتی عێراقی بکات. بەڕاستی نرخی دۆلار ئێستا لێ هاتووەکو مژدە هەنی باسەکرا لە هەواڵەکان هەر بەڕاستی ئەوەندە گۆڕانکاری بەخۆ دەبینێت هەرێمی کوردستان لەکوێی ئەم کێشمەدایە و تا چەندێک بۆتە هۆی هەواڵسان لەناو بازاڕەکانی هەرێمی کوردستان. حکومەتی هەرێمی کوردستان بە حکمی ئەوەی کە بەشێکە لە حکومەتی عێراقی بێگومان پریشکی ئەم کێشانی بەرکەوتووە. ساڵانی پێشوو هەتاوەکو ئەم چەند مانگەی پێشوش حکومەتی هەرێمی کوردستان خۆی نەوتیە فرۆشت خۆی دۆلاری دەسەکەوت. لەبەر ئەو دۆلاری کە حکومەتی عێراقی خستە بازارەوە جگە لە بانقی ناوەندی دۆلاریشی تر هەبوو پیانەوە دۆلاری حکومەتی هەرێم دەروێ حساب و کتاب بوو. لەبەرەوە کاریگەریشی بەڕێی من زۆر باشی هەبوو لە دابەزاندنی نرخی دۆلارە هەتاوەکو ئەگەر دوسێ مانگ لەمەوە پێشی سێرکەین هەتاوەکو دوسێ مانگ نە هەتاوەکو 5-6 مانگ لەمەوە پێش سێرکەین دۆلار هاتە خانی 140 ئەوە دۆلاری حکومەتی هەرێمی کوردستان بوو کە نرخی دۆلار لە حکومەتی عێراقیە بەرزە بووە و دۆلاری هەرێمی کوردستان دایە بەزانەوە بەڵام ئەگەر ئێستا سێرکەین لەبەروی حکومەتی هەرێمی کوردستان دۆسەی نەوتی لەژێر دەست دەرکراوە و ناتوانێت نەوت فرۆشرێ ناتوانێت ئەو دۆلارە بخاتە بازارەوە ئێستا حکومەتی عێراقیش بازارەکان تێر ناکات لەبەرەوە نرخەکان دیسان دەستی کرۆتەوە بە بەرزبوونەوە بێگومان ئەگەر لەو ڕۆژەوە سێریکەین بێگومان حکومەتی هەرێمی کوردستانی وەکو باسمان کرد بەشێکە لە حکومەتی عێراق بێگومان پریشکی بەرزبوونەوەی ئەم نرخە بەر ئێمەش کەوتووە هەر لە بەسڕەوە هەتاوەکو زاخۆش. بانقی ناوەندی فدراڵی با بڵین لە عێراق دنیایەک ڕێوشوێنی ینی ڕۆژ نییە ڕێنمایی نوێ دەرنەکە ڕۆژ نییە بڕیاری نوێ دەرنەکە ئەم هەموو بڕیار و ڕێنماییە نیتوانیوە دۆلار سەقامگیرکە یا با بڵین نرخی بەهاکی دینارەکەی خۆی بەرامبەر دۆلار سەقامگیرکە هەست ناکەی لە پشتی ئەم بابەتەی بانقی ناوەندیەوە دەستێک هەیە جا دەسەکە سیاسیەکانن بازرگانی دیکەیە هەرچیەکە دەستێکەیە کە نایەوێت بە فعلی لە بازارە لەسەر ئەرزی واقع دۆلار دابەزێت. من پرسیارەکەی بەڕێستانەکەم بە دوو بەشەوە بەشێکیان ئەوەیە ئەم ڕێکارانە ڕاستە دەرەکرێت بەڵام جێبەجێ ناکرێوەکو خۆی ئەمە کێشەکەیە ئەوە تا ئەگەر سێرکەینەوە چەندین مانگە هەموو مانجێکەم و هەفتەیەک چەندین ڕێکاری نوێ بەڵام وەکو خۆی جێبەجێ ناکرێت وەکو ئەوەی کە دەستیش هەبێ بەڵێ بێگومان دەست هەیە. ئێمە ئازانین حکومەتی عێراقی حکومەتیشی دامەزراوەی نییە حکومەتیشی حزبگەراییە حکومەتیشی میلیشاییە حکومەتێکە لە کۆنتترۆڵانیە دامەزراوەکان وەکو خۆیان ئیش ناکەن گەندەڵی هەموو جونگەکانی گرتوتەوە تۆ بێنە بەرچاوی خۆت تەمان باقی ناوەندی سروشتێکی هەیە سروشتەکەی بەو شێوەیە مامەڵە لەگەڵ هەموو کەسێکان ناکات تەنها مامەڵە لەگەڵ بانقە بازرگانیە گەورەکان ناکە ئەم بانقە بازرگانیە گەورانش کەی لە پشتەوەیە حزب و میلیشاکانی لە پشتەوەیە تۆ بێنە بەرچاوی خۆت ڕۆژانە چەندین ملیۆن دۆلار ئەخرێتە بازارەوە بە شێوەی کاش هەر دوێنێ 44 ملیۆن دۆلار خسراوەتە بازارەوە لەم 44 من دڵنیاتەکەمەوە 4 یەگاتە دەساڵاتی چلی کەس نازانێ بۆ چۆڕوا عرض هەیە عرضەکە ڕووکەشیە قسەیە بەڵام بێنە بەرچاوی خۆت 40 ملیۆن دۆلار لە دوێنێ 44 ملیۆن دۆلار ئەگەر چلی 4 گەیشت پێ بە دەساڵاتی چلەکەی تری بەدەست حزب و میلیشیاوە بێت لە هەموو 100 دۆلارێکە 132,000 بۆ 160,000 28,000 دینارەکە 28,000 دینار کەڕەتی 40 ملیۆن دۆلاریکە ملیۆن دۆلارەکەت اینجا ئەمە بێنە بەرچاوی خۆت هەموو ڕۆژ ئەم شتە هەیە بە بەردەوامی دۆلار دابەزێ بە هەواڵێک بە هەڵایەک دابەزێ بۆ نمونە سێرەکەی ئەڵێ دۆلار محەممەد شیع سوودانی چوو بۆ ئەمریکا
بە دەنگ و باسێک 2000 دابەزێ بەڵام ئەو 2000 بە خێراییەتە خانەی 150 بە خێرایی بێنەوە 160 دەستێک هەیە سێرەکی شتەکان زۆر بێت سەرە و بێبەری پێوە دیارە ڕاوێژکاری سەرۆگۆزیران قساکات ئەڵێت بانی نرخی دۆلار دابەزێت سێرەکەی بەهانی کە بازارەکرێتەوە بەرزە بێتەوە یعنی تەنانەت بۆ ئابووری ناسەکانیش پێشبینیەکان ناکرێت یعنی ئێمەش زۆر کەڕەت پێشبینیەکەین تووشی شۆکە بین چکە وڵاتەکە دامەزراوەی نییە سێرەکەی لە پەڕ ڕەشە بێ بە سپی و سپیژە بێ بە ڕەش ئەتوانین بڵێن ئێستا ئابووری جیهان بە جۆرێک لە جۆرەکان پەیوەندی بەیەکەوە هەیە بە تایبەتی وڵاتێکی وەکو ئێمە کە بوون وڵاتێکی وەبەرهێن نین زیاتر بەکارهێنەرین شتەکانمان لە دەرەوە بۆیت کاریگەری وڵاتانی تر هەیە بەسەرمانەوە و بە تایبەتیش ئێستا کۆمەڵک جەنگ ڕوئەدا هەر بەنمونە جەنگی رووسیا ئۆکرانیان ئەو تا جەنگێک کە هەیە ئیسرائیل بەرامبەر غەزە ئەمانە هیچ کاریگەریە خەنە سەر نرخی دۆلار بەداخەوە من لە زۆربەی بەرنامەکان ئاماژەم پێ کردووە وڵاتی عێراق وڵاتێکی پاشکۆییە جا پاشکۆییەکە چی لە ڕووی سیاسیەوە بێت چی لە ڕووی ئابووریەوە بێت یعنی تۆ خاوەنی بڕیاری خۆت نییە خاوەنی ئاسایشی نیشتیمانی خۆت نیت بەداخەوە من هیوادارم وڵاتی عێراق لە شەڕی ئیسرائیل و فەڵەستین تێوە نەگرێت چکە ئەگەر تێوەگلا ئێمە ئازانین وڵاتی ئەمریکا بەرەی ئیسرائیلە لەبەرەوە هەر لە ڕێگەی دۆلارەوە نەتوانم بڵێم وڵاتی عێراق خینچێنێت هەربانی بڵێ من دۆلارە بۆ نانێرم دۆلار من نامێ پێشبینێکی ناخۆشکەم بەڵام لە سەرەتای قێرانی دۆلارە پێشبینیەکەم کرد زۆر خەڵک هەبوو دیژم مەستانەوە وتم ئەم وەزعەوا بڕوات ئەگەر وڵات لە وڵاتی عێراقە شەڕی ناوخۆ ڕووبات 100 دلار بۆی هەیە بگاتە 300,000 دینار چکە و کاتە باقی ناوەندی نامێنێت کەس ناتوانێت عڕسکە کۆنتترۆلی بەسەرەوە نامێنێت وڵاتی عێراقیش بە شێوەیەک لە شێوەکان ئەگەر تێوە بگرێت لەم شەڕە بێگومان باجێکی زۆر گەورەیە چکە کە دۆلاری لێ ڕاگرتیت ئیتر تاو گەمارۆتە خاتە سەر کە گەماروی خستێ سەر تۆ ئەخنچیت ناتوانانی مامەڵی دەرەکی بکەیت هەرکۆی ئێستا کە لە حکوومەتی ئێرانیایی بینین بەڵام من بڕوام وایە ئەگەر هەر شەڕێکیش لە عێراقا ڕووبات شەڕێکی درێژخایەن نابێت بڕوام نییە شەڕێکی درێژخایەن بێت ماوەسا قسەکە لەوەیە ئەم دۆلارە بەرز و نزمی کاریگەری لەسەر بازار و بە تایبەت ڕاستەوخۆ بۆ ئەو بینەر و بیسەرێکی ئێستا بینەر و بیسەری ئێمەیە ئەلسەر ئەوە دروستەکە ئەم دۆلارە ینی تۆ خۆت جگەلەوەی کە کەسێکی ئەکادمیت و مامۆسایت هاوڵاتێکی لەم شارەیە و لەم وڵاتەیە ژیت کاتێگەڵەن دۆلار 2000 برز بۆەوە شمەک لە بازاڕە 100 پرسە بێتەوە کاتێگەڵەن دۆلار 5000 دابەزی نبینی شمەک بۆ شێوازە دابەزێ لەسەر تاکی کورد لەسەر گیرفانی هاوڵاتیانی ئەم هەرێمە کاریگەری چی دروست کرد و ئەم دۆلار بەرزی و نزمیە کێشە گەورەکە لەکوایە ئەگەر هەر بە زمانێکی زۆر سادەی مەباسی شتەکان کەین ئەگەر شمێکێک بای 10,000 دینار بێت ئێستا دیناری عێراقی لە سایە 20 بەهاکەی لەدەستداوە لە سایە 20 بەهاکەی لەدەستدا بۆ 10,000 2000 دینارەکە بەڵام سێرەکەی ڕۆی لە سوپەرمارکێتێکە لە شوێنێکە شتەکڕیت ئەڵێ 20,000 کە ئەژڵەی بۆ ئەم نرخەوایڵێ دۆلار بەرز بۆتەوە بێگومانەمە قەتای چیە قەتای حکومەتە من تێناگەم بۆ حکومەت تەداخل ناکە ئەگەر سعریش بەرزە بێتەوە با بۆ ڕێژەی کە دۆلار بەرز بۆتەوە بەرز بێتەوە ئێستا حکومەتی عێراقی بەپێ ئامارەکان چی ئەڵێت ئەڵێ ئێمە لەبەر ئەوەی بازرگانە گەورەکان مامەڵەمان لەگەڵاکەن دۆلارمان بە 132,000 پیان ئەوانیش کەشمەچان هاوردە کردووە ئەمە بۆ بە هۆکارێک بۆ ئەوەی نرخ دابەزێت ئەمە بۆ چیە بۆ بازرگانە گەورەکان بەڵام بێنە بەرچاوی خۆت بازرگانە بچووکەکان ئەوانی کە ناویان لە سەکۆ ئەلکترۆنەکەی بانکی ناوەندیانیەیەن لە بازاری ڕەشا با بڵێن دۆلارە کڕن یاخود دوکانارەکان ئەمانە بە 160,000 کڕن بێگومان کە بە 160,000 کڕن چێ باجەکەیە لە کۆتایە هەوڵاتی باجەکەیات باشە ئێمە باس لەم گرفتاناکەین سەرچاوەکەی بەڵام دەکرێت چی بکرێت بەوەی کە ڕوبەڕوویم کێشە بینەوە یان هەم لە سەر ئاستی دەوڵەت یان هیچ هاوڵاتی هیچ کارێکی پێکرێت لەم بینەوەندەدا یان تا بێ لەسەر ئاستی حکوومەت ئەم کارە بکرێ و ڕێگە چارە بگرێتەوە بێگومان لەسەر ئاستی حکومەت دەبێت کار بکرێت لەسەر ئاستی هاوڵاتیش کار کرێت لەسەر ئاستی هاوڵاتیە بێت لەوە تێبگا من زۆر بە زمانێکی سادە قساکەم نرخی قەڵەمجافێک بە 250 دینارە باقی ناوەندی بۆی دیاری کردویت ئەڵێ 100 دلار بە 132,000 کاتێک کە تۆ ڕۆی لە بازاڕە 160,000 PA8 ئەوە تۆ کارێکی خراپە کردووە بنەمای نییە یاسایی نییە تۆ پارەیەکی زیادە داوە وەکو وایە قەڵەمجافەکە باید 250 دینار بێت تۆ چوی 2000 پیاوە
شتێکی زۆر خراپە کردووە وەکو ئاسی حکومەتیش من هەر ئەوەنداڵێم بڕیار دەرئەچێت بەڵام چۆن جێبەجێکرێت ئەو بڕیارانە بڕیاری زۆر باشەیە بەڵام جێبەجێ نەکراوە یەکێک لەو بڕیارانی کە حکومت پێویستە بیات بۆ کۆنتڕۆڵکردنی ئەم بارودۆخە پێویستە دەواازە سنووریەکان کۆنتترۆلکە نێڵێ دۆلار بە شێوەیەکی کاش بڕوا بۆ وڵاتانی دراوسێ بەڵام ئایا ماکرێ ئەمە پرسیارە بێ لە خۆماکەین من نایزانم مەکریان ناکرێ دوای ئەوەش ئەبێ ئەو سەکۆ ئەلکترۆنی کە دانراوە کە ئەو حواڵانەی کە ئەڕواتە دەرەوە بزانرێ بۆ چۆ ئەڕوات جگە لەوەش باقی ناوەندی چەند قسەیەکی کردو ئەگەر جێبەجێی کا زۆر باشە ئەبێ جێبەجێشی کا چکە جێبەجێ نەکا بەڕاستی ڕنگ بێت دۆلار سەری حکومەتی عراقی بخوات بۆ نمونە تۆ مامەڵەی تۆ هەر لەگەڵ ئەمریکایە نییە بە دۆلار وڵاتی ئەوروپا هەیە وڵاتی سین هەیە وڵاتی ڕوسیا هەیە وڵاتانی خەلیج هەیە وەرە بەدرای خوان مامەڵیان لەگەڵاکە منێکی بازرگان کە ئەڕۆم لە وڵاتی سین پارە بازرگانی یەکەم شتێنم بۆ هەرێمی کوردستان ئەگەر حکومەتی ئێرە باقی ناوەندی ئیجباریم کات من پیچ پێویستم بە دۆلار نییە من ئەڕۆم ئەو کاتە بە پارەی سینی مامەڵاکەم ئەو کاتە من لەبەرەوەی تەڵەبەکەی من لەسەر پارەی ئەوروپی و لەسەر پارەی سینی و لەسەر پارەی ڕووسی کەمە بێتەوە کەواتە لە دۆلار ئێمە پاشەکشێمان کرد یەکێک لەو قسانەی تر کە حکومەتی عراقی کا دەڵێ لەسەری ساڵەوە من ئەم هەموو مامەڵە ناوخۆیەکان وەکو کڕینی خانوبەرە کڕینی سارە وەکو هەموو شتێک یکەم بە دینار ئەگەر ئەم شتانە بکرێت زۆر باشە دوایەوە توی هاوڵاتی چیت لێت تۆ ئەگەر دۆلارێ پێ بێ بۆ نمونە سەرمایەکە 100,000 دۆلارە دوای ئەوە لە هیچ شوێنێ تۆ لێ وەرنەگرن لە مامەڵە بازرگانەکە لێ دوەرنەگرێت لە کڕینی سارە لێ دوەرنەگرێ لە کڕینی خانووە لێ دوەرنەگرێت کەواتە دۆلارەکە بوو بە چی بە سەرشانتەوە بوو بە بەڵا بە سەرشانتەوە کەواتە تۆ بە ناچاری خۆت ئەڕۆی لە بانکەکەی گۆڕیتەوە بە 132,000 لەبەرەوە من داواکارم لە هەر هاوڵاتیە کە گوێی لە منە بەرزبوونەوەی نرخە بنەمایی یاسایی نییە دەرونی خۆ مەشڵەژێنە 6 مانگە ساڵێکە ساڵ و نیوەکە بنەمای نییە بنەمای نیە هەشتێکیش بنەمای نەبوو فەشە لە هێنێت بۆی هەیە بە هەفتەیەک ئەگەر بانکی ناوەندی ئەم بڕە دۆلارێکی خاتە بازارە و ڕۆژانە 9 ملیۆن 20 ملیۆن 40 ملیۆن 30 ملیۆن ئەگەر بیکا بە 100 ملیۆن ئەگەر بەڕاستی بگاتە ناو بازار لەماوەی هەفتێکایەتە سەر 2,000 ڕاست مامۆستا باقسێکیش لەسەر بازرگانەکان بکەین ینی تەمەەن هەمووی نا ینی ئەگەر بەشێکی کەمیش بێ بەڵام گرنگەوەی لەسەر بازار تەسیران نەبووە من بازرگان نەبووە گوێم لێ بووەڵێ خەڵکی هەرێمی کوردستان گرفتی نەبێ ئێمە بەشی 6 مانگ پێداویستی و کاڵاو شتمەکمان لە مەخازینەکانی خۆمان هەیە بەڵام هەر ئەم بازرگانە ئەمڕۆ دۆلار 2,000 بچێتە سەر یەکسەر بە سوپەرمارکێتەکان سعرەکەی گرانەکە لە کاتێکە ئەم شتی بە دۆلاری گران نەفرۆشتووە وانە مامۆستا بە دۆلارێک فرۆشتێتی 6 مانگ لەموو پێشکەڕێتی بەنونە لاانە بە 146 کڕیبێتی ئێستا بە 160 ئیشکێنێتەوە بۆ مارکێتەکان مارکێتیش لە هاوڵاتی سەنێ ئەمە لایەک دوم بەشە لە بازرگانەکان مامۆستا بۆی کە حساباتیان دەرنەکەوێ سرمایان دەرنەکەوێ خۆیان ناسنا و سیستەمە ئەلکترۆنیۆ بۆی نەزانن چەند داهاتیانێ و چەند خەرجیانێ و چەند سەرمایانەیە بەڕاست بازرگانەکانیش پشکێکیان لەم بابەتە بەرناکەوێ بەڵێ بێگومان خۆستا ئەوەی کە یاریەکە لەم بارودۆخایەکرێ دوو بەشە بەشێکیان سیاسیەکانن بەشێکیان بازرگانەکانن هەنی تۆ ڕۆی هەر شتێک لە سوپەرمارکێتە کاکڕێ ڕێک حاسیبەکەی دەرەکاو و بە نرخی ئەو ڕۆژە بۆ تەشکێنێتەوە ئیتر حەزەکە دۆلاری بە 120,000 کڕی بێت بەڵام وەکو وتم تاقە چارەسەر بۆ کۆنتترۆلکردنی ئەم کێشانە حکومەتە بەڵام ئێمە ئەبێ پرسیارکەین ناڵێن حکومەت نییە بەڵام حکومەت لەکوێ ئەم شتانەیە بێگومان حکومەتی عێراقی و حکومەتی هەرێمیش ئیتر عێراقە بەڕاستی دیارە هەردووگیان قازانجانێ لەوەی کە بازاڕان ئیهمال کردووە حکومەتی عێراقی ئەڵێ من لەم پرۆسەی ئاڵوگۆڕایە 364 ملیار دیناری ساڵانە زەرەرمە کە دۆلارم هێناوەتە سەر 132,000 دینار ێ باشە با ئەمە پرسیارکەین حکومەتی عێراقی ئەڵێ زەرەرمە هاوڵاتیش ئەڵێ زەرەرمە ئەی بەڕاستیە قازانجێتی ڕاست بەڵام یەک شت هەیە لێرە من حەزەکەم خەڵک تووشی دڵە ڕاوچە نەبێ لە بابەتی دۆلارە حکومەتی عێراقی ئیعلانی کردووە لەم چەند ڕۆژە ئاخیرە کە یەدەجی دراوی قورسی لەگەڵ دۆلارە 100 ملیار دۆلارە هەموو ئەو دیناری کە لە عێراقا مامەڵەی پێوە ئاکرێت و دەورانەکە 47 ملیار دۆلارە
واتە ئەو یەدەگەی هەیەی دوو بەرامبەری ئەو پارەیە. بەڵام ئێستا کێشەی حکوومەتی عێراقی چییە؟ کاتێک کە دۆلار بە 148,000 دینار بوو، ئیعلانی کردوتی من دۆلارەکەم بە 132,000. خەڵکیشی زۆر هاتن دۆلارەکانیان بە 148,000 دینار فرۆشت بۆ ئەوەی چی بکەن؟ قازانجکەن دۆلار بە 132,000 بکڕنەوە. ئێستا ئەو دینارانە چۆتە ماڵەکانەوە نایەتە دەرەوە. ئێستا کەم تا زۆر ئەگەر جۆمان لێبێ حکوومەتی عێراقی ئەڵێ من کێشەی نەختینەییم هەیە، خەڵک ئەڵێ من ناتوانم موچە بە تەواوەتی دابینکەم، ناتوانم پارەی پرۆژەکانی ئیسیسمار بم. بۆ یەکێک لەو بیرۆکانی کە ئێستا حکوومەتی عێراقی بەدەستیوێتی جێبەجێیکە چاپکردنی دراوێکی نوێیە، چاپکردنی یاخود دراوی زیاترە. لەبەرەوە من بۆ چوونم وایە خەڵک لە ڕاوچی نەبێت لە مۆزوعی دۆلارە. شتەکە کاتیە ئیتر کاتێکە من نایزانم ناتوانم پێشبینەیەکی زۆر دروستکەم. 6 مانگی ترە، ساڵێکی ترە، خۆ حکوومەتی عێراقی هەرڵێ ئەم ماگەنە ئەم مانگەی تر یاخۆ سەری ساڵ. مامۆستا هەر کەسێک لە بابەتێکی ئابووری قساکەم پرسیاری ڕوبەڕوو بێتەوە بە ئێمە ڕوبەڕووی تۆی بکەینەوە. ئەگەر کەسێک لە ماڵەوە دیناری هەبوو یان دۆلاری هەبوو، کابرا موچەخۆرە یان بازرگانێکی بچووکەکە یا مارکێتێکی هەیە، هەر بابەتێک بەڕاست دینارەکانی بکات بە دۆلار، دۆلارەکانی بکاتەوە بە دینار ئەگەر هەبێت تەمان لە ماڵەکانەوەی کە هەی بێ خۆ بە ناشکری نەبێت 3 مانگ جارە موچادرێ. ینی هەچەند تۆتی پێشبینیەکان نازانین چی لێت، ینی زۆر جارە کوکە شوهەوە وایڵەن سبێنێ بارە و ناشبارێ. بەس کێشەکە لەو شارەکە دانایوەمە وەکو بەڕێزیشیان باسی کرد ئەچیتە بەسیترین شوێن مامەڵەکان بە دۆلارە، ینی وای لێ هاتووە. خۆی کێشەی ئەم وڵاتە لە چۆ دەستی پێکرد؟ ئێمە ئازانین لە دوای نەوەیەکەوە کە ئێمە سەر بەخۆیەکی خۆمان هەبوو، مامەڵەی ئەمە دیناری سویسری بوو، بەڵام حکوومەتی عێراقی دیناری تەزویری چاپە کرد. لەبەر ئەوە باشترین مامەڵە بۆ ئێمە چی بوو؟ دۆلار بوو. دۆلار لەکوێ مۆزوعانەیە؟ بەڕاستی کێشەی ئەم وڵاتە ئەوەیە کە بە دۆلارەوە مامەڵی کردووە. ئەمە لە هیچ وڵاتێکان نبینی. تەنانەت ئێستا ئەگەر بچیتە فڕۆکەخانەیەکی ئەوروپیەوە دابەزیت سەیری پارەکەت کە کەشفکات دۆلارێ پێ بێ و جێڕێتەوە، ئەڵێ تۆ هاتووی بۆ ئەوروپا پێویستە ئەوروپیە بێ. گەورەترین کێشە لە ئێستادا بە بڕوای من نەمانی متمانەیە لە نێوان هاوڵاتی و حکوومەتە. ئەمە گەورەترین کێشەیە. حکوومەتی بانقی ناوەندی ئەوەی و تۆدایە بەزێم و دای نەبەزانوە، خەڵک بڕای بە هیچ شتێک نەماوە. جا بۆ پرسیارەکەی بەڕێستان خەڵک دیناری پێوێ یا دۆلاری پێبێت. ئێمە قسەیشی تەقلیدیمانەیە وەکو ئابووری ناسەکان بۆ ئەوەی هاوسەنجی بپارێزی لەم نێوەندایە، وەرە پارەکەت دابەشکە بەسەر چەند شتێکە، با دینارت هەبێت، با دۆلارت هەبێت، با ئەڵتونیشە هەبێت، بۆ ئەوەی کە لەم شتە زەرت کرد بەوەی تەقەرەوەی کەیتەوە. بەڵێ ئەگەر توانای ئەوانەی هەبێت، بەڵام ئەگەر هات و هەموو سەرمایەکە دینار بوو ئەوە تۆ قمارە کردووە، ئەگەر هاتی هەموو سەرمایەکەشت دۆلار بووە تۆ قمارە کردووە. ڕەنگ بێ قازانجێکی زۆر باشکەیت، ڕەنگ بێ زەرەرێکی زۆر باشیشکەیت. بێنە بەرچاوی خۆت دۆلار بە 132,000 ئەگەر بگا بە 264,000 دینار دوو هێن دەبێت، سەرمایەکەت 5 دەفتەر دۆلار بێت، ئەو کاتە سەرمایەکەی تۆیەتە سەر 2 دەفتەر و نیو. جوان باشە با بکەین بە کۆتا پرسیار بوو کاتمان زۆر کەم ماوە. بابەتێک هەیە بابەتی دۆلارە لە فڕۆکەخانەکانە کە بۆیە دۆلار بە 132 بفرۆشێتەوە بە هاوڵاتیان بگۆڕێتەوە. ئێستا ئەم بڕیارە ماوەیان لە هەرێمی کوردستانە جێبەجێ کراوە، وەکو دەبینین مسافرێکی زۆر هەیە کەسانێک بۆ گەشت دەچن ڕەنگە مامەڵە بە دۆلارەوە بکەن. ئەم بڕیارەی بانقی ناوەندی بەپێی دوایین بڕیاریان لە فڕۆکەخانەکانە پەنجەرەی زیاتر دروستەکرێت. هیچێک لەو شوێنانە کە تازە کردویانێتەوە بانقی فڕۆکەخانەی هەولێرە، بەڵام ئەم شتانە تەنها ڕێکارن. ڕێکارەکە چییە؟ بۆ نمونە من گەشتیارێک مەمێک گەشتی دەری وڵاتکەم بۆ ئەوەی ئەو خواستە زۆرەی کە لە ناو بازاڕە هەیە کەمەوە لە فڕۆکەخانەکان دۆلار بە نرخی فەرمی وەرگرن، ئەگەرنا هیچی تر نییە. بەس مامۆستا شتێکە ژەیە، ینی هەسەنوتی دوا پرسیارە، بەس من دوو پرسیارە هیچکانی هاوکاران وە هیچکان هەل لەسەر دۆلارەیە. ئێستا خەڵک ینی بەڕاستی بۆ گەشت ناچن بۆ بابەتە، کۆمەڵک کار لەگەڵ خۆیانە بن، ئەچن هەفتەیەک لە دووبەی لە ڕۆژ لە دووبەی یا هەفتەیە لە تورکیا مێننە و پارە نێرنەوە و کەسابەت دەچن. ئەمە سپیکردنەوەی پارەی پێوترێ؟ ئەمە ئێستا ویستم بێ باسی ئەوە بکەم بەڕاستی لە پرسیارەکەی بەڕێستانەوە. ئەمە پێڵەن سپیکردنەوەی پارە. بۆ نوە سپیکردنەوەی پارە لە دوو شێوازەکرێت، لە ڕێگەی بانقیەوە و لە ڕێگەی غیرە بانقیەوە. لە ڕێگەی غیرە بانقیەوە چییە؟ لە ڕێگەی غیرە بانقیەوەیە کە من شەریکەی وەهمیم دروست کردووە، کۆمپانیایکی وەهمیم هەیە، هیچ مامەڵەیەکم نییە یاخود مامەڵەیەکی کەمم هەیە، ئەمە ئیشە سەرێکەکەی من نییە، بەڵام ئیشەکەی من ئاڵوگۆڕکردنی دراوە. بەشی دووەمیشان ئەوەیە لە ڕێگەی بانقەکانەوە، سێرەکەی ماسەرکارتێکە بۆ دروست کردی حکوومەتی عێراقی بۆ ئەوەی تۆ بڕۆی لە وڵاتەکانی کە بۆی تووشی کێشەی دۆلار نەبیت،
دۆلاری پەڕاکێشیت بەڕاستی ئەمە حکوومەتی عێراقی لە سەرەتاوە زانیت ڕنگ بێ بڵێن بەشداریش بۆتیایە بەڵام ئەمە هەرەتوانی بڵێن حلەیەکی قانونی بوو حلەیەکی قانونی بوو بە شێوەیەک لە شێوەکان حکوومەتی ئەمریکی چەند ڕێکارێکی بۆ دانا یەکێک لەو ڕێکارانە ئەم ماستەرکارتە بوو دوای ئەوە لە ماستەرکارتەکەش پێیان زانی کە غەشەکرێت ئاسان خەڵەکە بوو بە ماوەی سێمان کاتوچۆی دوبێ یەکەر هەفتانە بە 50 کارتەوە ئێستاەوە بەپێ ڕێنمایەکانی حکوومەتی ئەمریکیش ئەوەش قەدەغەکرا لە حکوومەتی عێراقی وەک دوا پرسیار هاوکارم ماکوان کامێرەمان پرسیارێکی جدی کرد ئەڵێ ئەگەر دوو مانگ هەردوو حکوومەتی هەرێم و عێراق موچە بە دۆلار بن بە موچە خۆرەکانیان بە 132 بەڵێ چیە بێت بەزەبەدەوە یەکێکە لە حەلەکان من ناڵێم موچەی تاو من ئەڵێم لە سایە 25 موچەکەت بە دۆلار بن وەڵا ڕێکیەتە سەر 132,000 کاتە هەردوو حکومەت نایە بکەن حکوومەتی هەرێم ناتوانێت ئەو ئیش حکوومەتی هەرێم نییە ئەوە ئیشی بانکی ناوەندیە لە بەغا بەڵام وەکو وتم وڵاتی عێراق وڵاتی چیە لە هەم پاشکۆیە لە سیاسەتە هەم پاشکۆیە لە ڕووی ئابوووریەوە لەبەرەوە حل زۆر بکرێ بەڵام ئایا ئێڵەن دەستخۆش زۆر سپاس مامۆستا گۆڤار بەرزادە مامۆستای زانکۆ و ئابووری ناس کە لەم تەورە لەگەڵمانە